گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ئامێد حەسان قەیسون شارەزای سەربازی و سیاسی لە ستۆدیۆ ئامادەیە. زۆر بەخێر بێ بەڕێز حەسان. لە دوای گربەستی نێوان ئیسرائیل و لوبنان جەنگ لە بەردرگای عێراق دوور دەکەوێتەوە یا دێتە ژوورەوە؟ تحية لك وشكرا للاستضافة. بیدەران زۆر سپاس. ئاگربەست با بڵێن ڕێکەوتنێکە بۆ وەستانی شەڕ، بەڵام چارەسەرێکی سیاسی هەمیشەیی نییە، چونکە هەر کێشەیەک لە جێبەجێکردنی ئەم خاڵانە دروست بێ شەڕ لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل جارێکی دیکە سەرهەڵ دەداتەوە. حیزبوڵڵا باڵی ئێرانە و ئەم شەڕش بە ئیرادەی خەڵکی لوبنان و حکوومەتی لوبنانی نەبووە، بەڵکو ئەمە شەڕێکە لە نێوان ئیسرائیل و ئێران لەسەر خاکی لوبنانی بەوەی حیزبوڵڵا نوێنەرایەتی ئێران دەکات و سەری ڕمەکەیە بەوەی کە پێی دەگوترێت مقاومەی ئیسلامی، هەرچەندە ئەم سەرە ڕمە لە لوبنان شکێنداوە و ئێوە دەمێنێتەوە. ئایا ئیسرائیل هێرش دەکاتە سەر گروپە چەکدارەکان یاخود نا؟ ئەم گروپە چەکدارانە کە ئەمانیش باڵی ئێرانن بەڵام لە نێو عێراقدا هێرش دەکەنە سەر ئیسرائیل بۆ ئەوەی ئەخود هێرشەکان دەوەستێنن بۆ ئەوەی بەرژەوەندی باڵای عێراق بەدی بێنن. بێگومان نەخێر، ئەوان ئامانجی ئێران بەدی دێنن کاتە باڵی ئێران سەر بە ئێران و زیانیان بە توانە سەربازەکانی ئیسرائیل نەگەیاندووە و نەیانتوانیوە لە ڕووی توانای سەربازی لۆجستیەوە هیچ شتێک لە ئیسرائیل بکەن. بۆ ئیسرائیل دەڵێت چی؟ دەڵێ ئەم کارانە وەکو هەراسانکردن وان، بۆی ئەگەر ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەم گروپە چەکدارانە گەلی عێراق و حکوومەتی عێراقی بازی ئەم بە ئامانزکرد نەدەدەن، لەبەرەوەی ئەم بە ئامانزگرتنە بە زۆر دەوەستێت لە سەر عێراقدا، چونکە ژێرخان وێران دەبێت، خەڵکی مەدەنی دەکوژرێت، نرخی دراو بە هەمان شێوە بەرز دەبێتەوە، کەواتە خەڵک بازی ئەم شەڕە دەدان کە شەڕێکی بێهودەیە باڵەکانی ئێران بەرکەواتە لەگەڵ بەردەوامبوونی گرژیەکانی ناوچەکە هەلکێشکردنی عێراق بۆ نێوە ئەم جەنگە ئەگەری زیاتر دەبێت؟ ئێران عێراق بەلکێشی شەڕ دەکات، ڕاستتر بڵین ڕای دەکێشێتە نێو شەرەوە بۆ ئەوەی عێراق ببێتە جوگرافیای شەڕی نێوان ئێران و ئیسرائیل. بۆیە حکوومەتی عێراقی نێوەندگیر بووە و نێویستی ئەمریکا با بڵێن نێوەندگیری بۆ بکە بەوەی هێرشەکان بوەستن، بەڵام ئایا حکوومەتی عێراقی بۆ خۆی توانوێتی ئەو باڵانە ئێران بوەستێنەکە لە عێراقدا؟ وەڵامەکەی نەخێرە. ئەمان تاکو ئێستاش نەیان توانیوە، تاکو دوێنێش میلیشیاکان هێرش دەکەنە سەر، بەڵام هەوڵەکانیان بەردەوامە. ینی لە ڕاستیە حکوومەتی عێراق دەیەوێت عێراق بکەوێتە ناو ئەم جەنگەوە، بەتایبەت ئێستا کە ینی سەرۆکوەزیران هەڵبژاردننی لە پێشە دەیەوێت لە پۆستەکەی بمێنێتەوە. حکوومەت ناوێت بچێتە شەڕەوە، لەبەرەوەی وەکو دەزانن حکوومەت شتێکی هەیە پێی دەگوترێت هاوسەنگی هێزەکان، هاوسەنگی هێزەکان، هاوسەنگی لە نێوان هێزی ئیسرائیل و عێراقدا نییە. عێراق یەک تۆڕی بەرگری ئاسمانی نییە بۆ ئەوەی یەک هێرشی ئاسمانی بگێڕێتەوە یاخود بەرگری لە خۆی بکات. ئیسرائیل لەگەڵ بێوێت ئەم میلیشیانە بە ئامانز بگرێت، ئەوە دەتوانێت بە باڵی بەرزی خۆی کە هێزی ئاسمانی نەوەک هێزی زەوینی. عێراق یەک تۆڕی بەرگری ئاسمانی نییە بۆی بەرگری لە خۆی بکات و هێرشەکانی ئیسرائیل بگێڕێتەوە. بیریشمان نەچێت زیاتر لە 100 فڕۆکەی ئیسرائیلی ئاسمانی عێراق بڕێەوە. باشە، شتێکی تریشەیە ئەویشەوەیە کە ئیسرائیل ڕاستەوخۆ سنووری وشکانی نییە لەگەڵ عێراق، وەکو کە لەگەڵ لوبنان هەیەی، وەکو لەگەڵ فەڵەستین لە کەرتی غەزە هەیەی. دەتوانێت هاوشێوەی کەرتی غەزە، هاوشێوەی لوبنان هێرش بکاتە سەر عێراق ئەگەر بیاوێت؟
إسرائيل لن تنظر بهذه ئیسرائیل بەم شێوەیە لە عراق ناڕوانێت دیدگایەکی جیاوازتری هەیە هەر وڵاتێک کە هێرشی دەکاتە سەر هێرش بکاتە سەر ئیسرائیل وەڵامی دەبێت ئیسرائیل بەڕاستی پێویستی بە سنووری وشکانی نییە بەوەی هێرش بکاتە سەر وڵاتێک سووریا چەندین گروپی چەکداری لەوێ بە ئامانج گرت هەڕەشەی لە سووریا کرد گوتی بە بەشار ئەسەدی گوت یاری بە ئاگر مەکە ئەو کاتێک کە ڕێکەوتن کرا بۆ وەستانی شەڕ بەنیامین نەتەنیاهۆ گوتی بۆ ئەوەی کە ڕوو لە هەڕەشەی ئێرانی بکەینەوە تەرکیزمان لەسەر ئەو هێرشە بێت بۆ باڵەکانی ئێران و خودی ئێران دەیەوێت تۆپی ئاگر لە خۆی دوور بخاتەوە و دەوێت ئەم تۆپ ئاگرە لە لوبنان بێت لە سووریا بێت لە یەمەن بێت لەسەر خاکی عراق بێت دەوێت لەو شوێنانە بێت ئەمە استراتیژەتی ئێرانە ئەم استراتیژەتە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندی یەکەم ڕەهەندێکی تایفیە و ڕەهەندێکی نەتەوەییە کە ئامانجەکەیەتی لە ڕێی ئەم تایفەگەراییەوە دەیانەوێت بەم ئامانجە نەتەوەییە بگەن ئەوان دەیانەوێت هەژمونێکی گەورەیان هەبێت لە یەمەنەوە بۆ عراق بۆ لوبنان و یەمەن کەواتە دۆزی فەڵەستین و ئەم جۆرە بابەتانە ئامانجەستراتیژی کەواتە پرسیارێک باشە بەرەی مەقاومە ناڵێن ئێمە لە هەر شوێنێک بین یەکگرتووی مەیدان پەیڕەو دەکەین بۆچی شەڕ لە لوبنان ڕاگیرە لە نێوان حیزب الله و ئیسرائیل بەڵام لە غەزە ڕانەگیرە خۆ حەماس پابەندترە زیاتر بەوەی کە بڵێ ئێمە ینی یەکگرتووی مەیدانەکان پەیڕەو دەکەین تاکو ئێستا گروپە چەکدار عراقیەکان دەڵێن ئێمە یەک گۆڕەپانی شەڕمان هەیە باس یەکگرتووی گۆڕەپانی شەڕ دەکەن دەڵێگە شەڕ لە لومان بۆستێت ئێمە بەرەی باولێن پشتیوان بەڵام ئایا ئەمانە لەژێر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندان وەڵامەکە نەخێرە ئایا ئەمان باوەڕیان بە قسەکان یان خۆ دوای فەرمانەکانی سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای ئاین دەکەن نەخێر کەواتە زۆر ڕوونی باڵی ئێرانن بۆ خۆیان دەڵێن ئێمە گوێڕایەلی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و وەڕێنمایەکانی مەرجەعەتی باڵای ئاینی لە عراق نین کەواتە ئەمانە ئامانجی وڵاتێکی دەرەکی بیانی بەدی دێنن و لە بەرژەوەندی باڵەکانی عراق دەدەن بە تایبەتی ئەگەر هێرش بکاتە سەر عراق من پێشم وایە ئیسرائیل ئێستا لە نێوان دوو کەوانەدا خەریکە لە سەروبەندی وەڵامدانەوەی ئەم گروپە چەکدارانەیە و هێرش دەکاتە سەر عراق بە تایبەتی دوای وەستانی شەڕ ئەگەر ئەمە ڕووبات ئەمە ئەجندای ئیسرائیل خۆیەتی یاخود گروپە میلیشیاکانن چەکدارەکانن لە عێراقە ئیسرائیل پەلکێش دەکەن بەرەو عێراق ئێرانە بابەتەکە هەمووی ئێرانە هیچ پەیوەندی بە گروپە چەکدارەکانەوە نییە گروپە چەکدارەکان بە فەرمانی ئێران کار دەکەن ئێران دەیەوێت عراق ڕابکێشێتە نێو شەڕەوە ئەمە هاوکێشەکەی زۆر بە سادەیە بۆیە تاکو ئێستاش ئەم گروپە چەکدارانە بەتایبەتی کەتیبەکانی حیزب الله دەڵێن تاکو ئێستا یەکانگیری گۆڕەپانەکان بەردەوامەوە ئێمە پابەندین بە هێرشکردنە سەر ئیسرائیل هەموو ئەم بابەتە بۆ پێکانی ئامانجەکانی ئێرانە ئێران پێی وایە ئەم ناوچەیە یاخود ئەم ناوچەیە هەمووی کارتێکی فشارە دەتوانێت هەر کاتێک بیەوێت لەڕێی ئەم گروپە چەکدارانەوە گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل کە باشە بەڵام خۆ جگە لە ئێران ئەمریکاش وجودی هەیە لە عێراق و هەژمونیشی زۆرە دەکرێت بڵێن ئەگەر وەک ئێران نەبێ کەمتر نییە و ڕێکەوتنی ئەمنی هەیە لە نێوان عێراق و ئەمریکا پێتان وایە کە ئەمریکا ڕێگە بۆ بدات ئیسرائیل لەم هێرشە بکات ڕێکەوتنی استراتیژی لە نێوان عراق و ئەمریکا هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە کێ هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە ئیسرائیلە نەک عراق ئیسرائیل لە پێشترە وەک لە عراق بۆ ئەمریکا بۆی ئەمریکا چەندین جار هۆشداری داوە من ناتوانم ئیسرائیل بوەستێنم ئەگەر بڕیار بدا ئامانج حکوومەتی عراق ناتوانێت گروپە چەکدارەکان ڕابوەستێنێ حکوومەتی عراق نەیتوانیوە تاکو ئێستا نەیتوانیوە کارێکی لەو شوێ بکات بە تایبەتیش کەتیبەکانی حیزب الله هێرش دەکەنە سەر ئیسرائیل بە فڕۆکەی بێ فڕۆکەوان و بۆ موشکی دەنگی کەواتە مەترسیەکە بەردەوامە مەترسیەکە لە نێوان دوو کەوانەدا زۆر زۆر نزیکە بە تایبەتی دوای ڕاگەیاندنی ئاگربەست لە لوبنان لە ڕەنگە ئەم شەویان شەوەیەکی دیکە ئیسرائیل هێرش بکاتە سەر گروپە چەکدارەکان بەڵام هێرش ناکاتە سەر ژێرخانی
دەوڵەتی عراقی جیاوازی هەیە لە نێوان ئەم دووەدا هێرش دەکاتە سەر بە نمونە بنکەی دروستکردنی فڕۆکە لە جورف سەخر و بارێگاکانی ئەم میلیشیانە لە هەندێک ناوچەی خۆراوای عراق و هەندێک ناوچەی دیاریکراو بە تایبەتی لە ناوچەی بووکەمال لەوەی کە گروپە چەکدارەکان بەسڕی بڵاوبوونەتەوە بۆ ئەوەی کە ئەو با بڵین ڕاڕەوە ببڕێت کە زۆر سپاس بەڕێز ئامێ دەحسان قەیسون شارەزای سەربازی و سیاسی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش. اهلا وسهلا.